هەل لەو بابەتی پارە و دارایی و ئابووری و شتەی ئامێنینەوە میوانێکمان هەیە دکتۆر نەبەردکەریم سپۆری ژمێریاری و دارایی باز لە کێشە دارایی و ئابوووریەکان لە عێراق بەگشتی لە هەرێمی کوردستان لە ناوچەکەیە بزانین ئەم گرفتانەی کە هەیە لە دابەزینی نرخینەوە لە بەرزبوونەوەی نرخی ئاڵتون لە هەموو بابەتەکانە بۆمان ڕوونەکاتەوە هۆکارەکانی چین چۆن چارەسەرەکرێن ئەم بابەتانە و یعنی بابەتێک کە زۆر گرنگە لە جیهاناویژەوەیە کە ئابووری وڵاتێک دابەزێ یاخود بەرەو خراپی ئەڕوا بەرەو لاوازی ئەڕوا لە وڵاتە سەقامگیریش نامێن ینی سەقامگیریش بەرەو تێکچوونەچێ بۆی هەیە کە بێتە سەقامگیری ئابووری دارایی بێتە هۆی دروستبوونی خۆپشاندانی فراوانجا دکتۆر نەبەرد ئەمڕۆ بە وردی هەموو ئەمانەمان بۆ شیەکاتەوە جا زۆر بەخێربێت دکتۆرجیان بانی و باش دکتۆر بانی باش دکتۆر وڵای منەمێ یەکسەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم لاوازی ئابووری یاخود خراپبوونی ئابووری وڵاتێک ئەبێتە هۆی هەڵبیساندنی شۆڕش دەستان خۆش بێ بەدڵنیاییوە بڕوای من و بڕوای هەموو ئەو پسپۆڕانەی کە لە بواری ئابووریان و خاوەن ئەسمۆنن بەدڵنیاییەوە لاوازبوونی ئابووری وڵات کە سەرنجامە بێتە هۆی لاوازبوونی ئابووری تاک و کاتێکیش کە ئابووری تاک لاوازە بێت ئەبێتەوە کاری پشێوی لە وڵاتە هەر ئەو وڵاتانەی کە لە ڕووی ئەمنیەتەوە ئێستقرارێکی تەواویان نییە ئەوە بەدڵنیاییەوە هۆکاری لاوازی ئابووریەکەیانە چونکە لە نەتیجە مرۆڤ بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی خۆی چاو لێی شتێک ناپارێزێ بۆیە بەدڵنیاییەوە بەڵێ لاوازبوونی ئابووری لە هەر پێگەیەک و هەر ناوچەیەکا دروستە بێ ئەبێتەوە کاری پشێوی و تێکدانی دۆخی ئەو ناوچەیەوە بۆ ئەوەشی ئەم پشێویە دروستە بێ ئەم وێرانەیە دروستە بێ وڵاتانە باشترین چۆی سەوەتانێک کە ئابووری وڵات بەهێز بکرێن و بە تایبەتی لەم سەردەمەی ئێستا ئێمە لە ئەم بیستەی بۆ ئەم سەدەیە تازەیین بڕۆم وایە کە سەرجەم سیستەمە ئابوووریەکانی دنیا بەرەو سیستەمی کەپیتالیزمی و سەرمایەداریە ڕۆن خۆ سیستەمی کەپیتالیزمی و سەرمایەداریەکە لەو سیستەمە قورسانی کە بەڕاستی تاک یان مرۆڤ ماندووە کا بۆ ئەوەی کە بتوانێت بژێوی ژیانی خۆی پێداویستەکانی پڕ بکاتەوە بەڵێ و بۆ ئەمەش سەرکەوێ پێویستی بە ڤیژنێک پێویستی بە ئایدیایەکی بە قووەتی حکومڕانی و دەسەڵاتداری هەیە بۆی ئابووریکی بەهێز بۆ وڵات و بۆ ناوچەکان دروست بکات. بەڵێ دکتۆر جیاواز لە لایانی دەسەڵات و لایەنە سیاسیەکەیت عێراق خاوەنی نەوتێکی زۆرە خاوەنی یەدەجێکی زۆری نەوتە یەدەجی دراوی باشە ئەی ئەم هەشەیە ئەم لەرزۆشیە چییە کە لە بواری ئابووری داراییە هەیە ینی بۆ ئەم سەقامگیرەی تا ئێستا بەخۆیەوە نەبینیوە طبعاً عێراق لە ساڵەکانی نەوەت بتواوە هەتا وەکو ئێستا نەیتوانیوە کە ئێستقرارەتێکی ئابووری هەبێ چونکە دروست لە ساڵی نەوەتەوە بۆ ئەو جەنگەی بەرامبەر بە کۆیت ئەنجامما بوو بۆ هۆکارێک بۆی کە حەسارێکی قورسی ئەمریکا وڵاتانی ئەوروپا بێتە سەر وڵاتی عێراق تاوەکو ساڵی 2023 لە ساڵی 2023 شەوە دیسانەوە پرۆسەی ئازادکردنی عێراق تاوەکو ئێستا عێراق بە تەواوەتی ڕزگاری نەبووە لەژێر کۆمەڵێک بند و قیودی ئەمریکا و وڵاتە پێشکەوتەکانی وەکو ئەوروپا هەیە کەوابوو عێراق سەرباریەوەی خاوەن یەدەگێکی زۆری بۆرمونە نەوتە و خاوەن یەکێکە لەو وڵاتانەی کە بەرهەمێنەرێکی گەورەی ڕێکخراوی ئۆپیکی نەوتیە و جگە لەوە خاوەن یەدەگێکی زۆری زێڕە کە مەزەندەکرێ بە زیاتر لە 120 تۆن بۆرەمونە بە زێر و جگە لەوە خاوەن زیاتر لە 100 ملیارد دلاری ئەمریکی کە دراوی قورسە خاوەنەوە دراوە قورسە زۆرەیە بەڵام سەرنجام عێراق بە حکمی ئەوەی کە ئابووریکی تاک سەرچاوی هەیە و پشتی بە یەک سەرچاوی ئابووری بەستووە کە ئەویش نەوتەوە زیاتر لە 90 GPTەکەی واتە بودجەکەی پشتی بە نەوتە بەستێ ئەمە بێتەوە هۆکاری کە هەمیشە هەر بەرز و نزمیەک لە نرخی نەوتە هەر کێشمێکی سیاسی هەر جەنگێک بێتەوە کارێک بۆی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئابووری عێراق دروستکە ئێمە لە ساڵانی پێشووە بە تایبەتی لە کابینەکەی مستەفا کازمیە عێراق لە ماوەکانی 12 و 11 ڕوبەڕووی قەرزێکی دەرەکی زیاتر بوویەوە بۆی بتوانێت موچە دابین بکات چەندە خاوەنەدەیەکی زۆری نەوتە هەرچەندێکێکە لە وڵاتانەی کە ڕۆژانە 3.5 میلیۆن بەرمیل نەوت دەفرۆشێت زۆری هەیە و کە ئەو 3.5 نەوت بفرۆشێ بۆ قەرزەکە بۆ چی؟ ئێمە بۆ دابینکردنی موچە لە حکومەتی عێراقیە کە زیاتر لە 10 میلیۆن هاوڵاتی لە حکومەتی عێراقی موچە وەرەگرێ هەرێمی کوردستانی شۆ بە نابێ هەرێمی کوردستان
وەجگەلەوە نزیکەی لە سەتا هەشتای بودجەی هەموو عێراق GPTەکەی ڕە بۆ کەرتی موازنەی تەشغیلی واتە بودجەی بەکاربەر کە ئەمە کارەساتێکی قورسەوە بۆ پڕکردنەوەی ئەم پێداویستیەش عێراق هەمیشە دوو هەڵبژاردەی لەبەردەسایە دەست بۆ یەدەکەی خۆی ببە و ڕیان ڕاستە و خبوون لە ڕێگەی قەرزەوە بتوانێت دابینی بکە بەداخەوە لە سەردەمی کازمی کە هاتە سەر حکومە و 2 ساڵ ڕاگوزەرە بوو یەدەگی دراوی عێراقی و دراوی قورسی عێراقی بە تایبەتی دۆلار گەشتە هێڵی سووریا مە شتێکمانی لە سیستەمی اقتصاد و داراییدا یەدەگی دراوی عێراق تا 45 ملیار بێتە خوار 45 ملیار و هێڵی سوورە چونکە ئەو یەدەگە دابەزێت بەهای دیناری عێراقی زیاتر خراپ تووشی داڕمانە بێتەوە وە بەداخەوە لەو ساڵا دابەزی بۆ خوارد 45 ملیار دلاری ئەمریکی بەڵام بەهاتنی مستەفا کازمی و علی علاق کە وەزیرێکی زۆر پرۆفیشناڵی بواری دارایی بۆ لە عێراقەوە بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی بۆ 1042 دینار بەرامبەر بە 1 دلاری ئەمریکی واتە نزیکی 142,000 بەرزی کردەوە ئەمە ڕاستەوە خۆ بۆی ئەوەی کە یەدەگی دراوی بۆ نمونە قورس لە عێراقا بەرز بکاتەوە بۆی عێراق بۆی ئاسان نییە بۆ دابینکردنی موچە دەست بۆ یەدەکەی خۆی بە دەست بردن بۆ یەدەگی بۆ نمونە دراوی قورس یەکسانە بە داڕمانی دراوی عێراقی باشە دکتۆر ئاڵوگۆڕی بازرگانی عێراق لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران زۆر باشە ئەگەر ئەم ئاڵوگۆڕە بازرگانی لەگە وڵاتانی تری کەندا و دەوروبەر بۆ نمونە سووریا بێ سعودیە بێ بەحرین بێ قەتەر بێ فراوانتر بێ ئەمە کاریگەری نابێت بۆ ئەوی جۆرێک لە سەقامگیری ئابووری و دارایی بۆ عێراق دروست بێ ئەگەر لە ئێستاش نەبێت لە داهاتوە بێ طبعا ئێمە دوو زەمانمان هەیە بۆ بابەتی هاوردەکردن زەمانێک سەردەمی ڕژێمی بەعەس و زەمانێک دوای سەردەمی ڕژێمی بەعەس بەپێی هەموو داتاکان هەتا ساڵی 2002 حکوومەتی عێراقی ڕێژەی هاوردەکردنی زۆر کەم بووە لە نێوانی 4 ملیار دلاری ئەمریکی بۆ 5 ملیارە بۆ ساڵانە بەڵام بەداخەوە لە 23 ساڵی ڕابردووە ئەم کابینەیانەی کە حکومی عێراقیان کردو یەدەگی ینی بڵێن بڕی هاوردەکردنیان بەرز کردەوە بۆ ژمارەیەکی زۆر قورس کە نزیکە بێتەوە لە 55 ملیار دلاری ئەمریکی ئەمە ئەم جیاوازیە زۆرە بۆ ئەوە گەڕێتەوە کە پێش 2002 لە ناوخۆ بەرهەمهێنان هەبوو یاخود ناوخۆیی هەبوو قسەکە لێرە چییە؟ ئێمە وەکو ڕقم وەرێگری ساڵی 2002 دروست لە ساڵی 2002 لە ماوەی 1 ساڵە 5 ملیار دلاری ئەمریکی هاوردەی مواد کراوە بوو بابەتی خواردەمەنی و پزیشکی ئەوەی کە پێداویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیانە بەڵام دروستە ساڵی 2005 دوای بۆ 23 ساڵ کە ئەکرا بۆ ئەو هاوردنەکردنەکەم بکرێتەوە بەڵام بەرزکراوەتەوە بۆ 55 ملیار دلاری ئەمریکی کەواتە ئەمە ئەوە ناگەێنە کە عێراق تەنها بەس بیر لە نەوت دەکات و بیر لە هیچ شتێکی تر جگە لەوەش ئەوواگەێنێ من بەڕوونی وتم ئەو 5 ملیار دلار ئەمریکیە بۆ تەنها دوو ئایتم بووە بەرهەمی خۆراکی لەگەڵ پزیشکیە بەڵام لە ئێستا 55 ملیارە تەواوی بەرهەمەکانە کەوا بوو عێراق لە وڵاتێکی بەرهەمێنەرەوە زیاترەکات بڵێ هاوردەی زۆرە 55 ملیار دلاری ئەمریکی هاوردەکردن بۆ موازنەیەکی 120 ملیار دلاری زۆرە هەرچەندە بۆن بابەتی هاوردەکردن لە نەتیجا ئەتوانرێ وەکو بابەتێکی ئیسیسماریان و بابەتێکی و قازانج بۆ دەوڵەت بشکێتەوە لە ڕووی زیادکردنی باج و ڕسوماتەوە بەڵام بەداخەوە وڵاتی عێراقە دوو منفەزی سەرەکیە بە تایبەتی لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە باجی زۆر کەمە خادە سەرە و موادە هاوردنانە بۆچی لەبەرەوەی خۆی توانای پڕکردنەوەی نی ئەمە یەک دووهم لایەنە بوعدە سیاسیەکەی چونکە بتەوێ نەتەوەی عێراق و تورکیا خۆیان بە ئێران و تورکیا خۆیان بە بەشێک لە خاوەنددارەتی حکوومەتی عێراقیا بینەوە بۆیە تەواوی ئەو بەرهەمانەی کە هاوردەیەکەن حکوومەتی عێراقیان ئیلزام کردو بۆی کە کەمترین باجی لەسەر بێ تۆ بۆ نمونە ئەگەر تۆ شمەکێکی یان بۆ ئەگەر وەکو ئایتم وەری بگری ئەگەر تەماتەیەکی ئێرانی تۆ 100 دینار باج بخەیتە سەری ئۆتۆماتیکیان هاوڵاتیەک لە پارێزگای سێمانیە لە بریوی تەماتەیەکی ئێرانی بە 800 دینار بکڕێت تەماتەی کوردیەک ڕێبوونەوە 500 دینار لە هەموو دنیا بەرهەمی ناوخۆ ڕەواجی بۆ لەسرە چونکە بەرهەمی دەرەکی زۆرترین باجی لەسرە هاوڵاتی ناتوانێت بەرهەمی دەرەکی بکڕێت بەڵام لە عێراق و لە هەرێمی کوردستانە بابەتەکە عکس بووەتەوە هەر ئەمە پەیوەندی بەو خاڵەوە هەیە کە زۆر کات جوتیارەکان خۆپیشاندانەکەن ئەڵێن کاڵاکانمان خواسی لەسەر نییە بۆ خواسی لەسەر نییە چونکە بەرهەمی دەرەکی بەبێ باش داخلی وڵاتی عێراق بێ دکتۆر ئەمە ئەومان پێناڵە کە عێراق بەڕاستی تا ئێستا نەیتوانیوە کە کۆنتترۆلی ئابووری خۆی بکات و وەزاڵ بێ بەسەر ئابووری وڵاتەکەی خۆیان وەکو هەموو بابەتەکانی تر ئەمایش کاریگەری وڵاتانی تری بەسەرەوە بێ ئابوووریەکەی بەتایبەت
خۆی لە ئەساسە پرسیارەکە ئەوەیە ئایا عێراق لە 23 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا سیستەمی ئابووری هەیە هەیەی نەخێر بەی شێوەیەک ئەوەی هەیەی تەنها سیستەمێکی داراییە نەوتە فرۆشێ پارەکەەوە لەگەدا بەشێکە سیستەمی ئابووری جیاوازە سیستەمی ئابووری ئەبێتەوە استراتیژیەک دەبنی بۆ 5 ساڵ 10 ساڵ ئەم استراتیژیە گیان پلانی پلانی درێژخایەن بۆ ئەوەی تو ئابوووریەکەت فرەچەشن بکەیت ناکرێ وڵاتێکی وەکو عێراق لە 23 ساڵە نەیتوانی بێ سێکتەرەکانی تری ئابووری ببوژێنێتەوە 90 ئابووری عێراق پشت بەسێ بە سێکتەری بۆ نەفرۆشتنی نەوت ناکرێت لە عێراقێکدا کە یعنی ئێستا ئەگەر عێراق و هەرێمی کوردستان مقارنە بکەی هەرێمی کوردستان زۆر لە پێشی عێراقەوەیە هەرێمی کوردستان بە سێ پارێزگاوە مانگانە زیاتر لە 400 میلیارد دیناری عێراقی داهاتی نانەوتی هەیە بەڵام حکوومەتی عێراقی کاگەر ئەمە ئەرقام بگاتە یعنی هەندێک خەڵک ڕەنگە تووشی شۆک بێت بە 15 پارێزگا و بە 44 فڕۆکەخانەوە داهاتی نانەوتی لە حکوومەتی عێراقیە کەمترە لە 600 میلیارد دیناری عێراقی ئیدەن کەوا بوو تۆ سەیرەکەیت لە عێراق شتێک نییە بە ناوی سیستەمی ئابووری هەرچەندە لە هەرێمی کوردستانی شانیە بەڵام مقارنەکە ئەوەیە 15 پارێزگار بەرامبەر بە سێ پارێزگا سێ پارێزگاکە نزیکەی 500 میلیارد دیناری هەیە نانەوتی بەڵام 15 پارێزگاکە نزیکەی 600 میلیارد مادام بابەتەکە وا لێ کرد ئەم 500 میلیارد دینارە ڕسوماتی بەردایرەکان و شوێنە حکومیەکان یا بەرهەمێنانە هەم ئێستیسمارات و بەرهێنان ئەوە بەرهەمێنان بازرگانی سەرجەم بۆ ڕسومات و باج و گومرکەکان کە لە هەرێمی کوردستانایە کە ئەمە ئەتوانرێت بنیادێکی ئابووری باشتر لەسەر بنرێت هەر کاتێک داهاتی نانەوتی لە شوێنێکا بەرز بوویەوە مانای ئەوەیە ئەو شوێنە زیاتر پشتی لە بابەتە نەوتەکان کرد و خەریکی بژاردنەوەی سێکتەرەکانی ترە تۆ کاتێک کە سێکتەری گەشت و گوزاریە بژێنیتەوە دوو لایەنی مستەفید دەبێت هەم هاوڵاتی مستەفید دەبێت بۆی کە هەلی کاری بۆ ڕەخسێنرێ هەم دەوڵەتیش مستەفید دەبێت بە خاتریەوەی کە کۆمەڵێک باج و ڕسومات بۆ دەوڵەتە گەڕێتەوە بەڵام تۆ وەرە سێکتەری گەشتوکاڵی سوودمان لێبینیوە دکتۆر بەڵێ ئێمە تا چەند سوودمان لەم هەرێمی کوردستان ئێستا لە سەرەتای هەنگاوێکایە کە بژاردنەوەیکی باشی کشتتوکاڵی هەیە بەڵام ساخکردنەوەی بەرهەمینی یەکەمە کێشەیەەکە بژاردنەوەیکی باشی سێکتەری گەشتیاری هەیە بەڵام هۆکارەکانی گەیشتن بە پۆینتە سێکتەرە گەشتیارەکانی لاوازە یعنی تۆ بۆ نمونە ئێستا لە پارێزگای سێمانە کۆمەڵێک پۆینتی گەشتیاریمان هەیە بەڵام هاوڵەتی تاگاتەوە پۆینتە گەشتیاری بۆ نمونە خۆی ئۆتۆمبیلەکەشی وێرانە بێ بۆیە باشترین چۆی سەوەتانێ ئێمە هەم هۆکارێکی باشمانێ بۆ سێکتەری کشتتوکاڵی هەم هۆکارێکی باشمان هەیە بۆ سێکتەری گەشت و گوزاری بەڵام ئەکرێ عقڵێتێکی باشتر بیەوێت ئەم سێکتەرانە بپوژێنێتەوە هەرچەندە زمانی قەیرانی دارایی سوودێکی هەبوو بۆی کە دەوڵەت و حکومڕانی بی لەوە بکەنەوە کە ئەو سێکتەرانە ببوژێنەوە بە خۆشبەختانە هەرێمی کوردستان جگە لە پۆینتە گەشتیاریەکان کۆمەڵێک پۆینتی مێژووی تاریخیشمانەیە کە ئەکرێ بۆ نمونە ئەمەوەکو مستەفید وەکو سوودێکی باش بۆ دەوڵەت بگەڕێنرێتەوە بۆی هەرێمی کوردستان ئەگەر عقلێتێکی باشتر بۆ نمونە بیرکردنەوەیکی باشتر ئیدارەی بە زۆر بە ئاسانی ئەتوانێت خۆی لە نەفرەتی نەوت ڕزگار کات و بەرەوە نمونە خۆشبەختەکانی ئابوووریکی بەردەوام بڕواکەویش کشتتوکاڵ و گەشت و گوزار و بازرگانی وی لە ئاخری دکتۆر گەڕۆمە بۆ تۆزێک قسەکانی پێشووترن باسی علاقە کرد هەلی علاق کە بە کەسایەتەیەکی باش بە کەسایەتێکی ئابووری سەربەڵ ناوهێنا گرفتی دۆلار و کێشەی دۆلار و نرخی دۆلار لە وڵاتیەوە بۆ چەند ساڵەکە بەردەوام لە بەرزبوون و دابەزینە بەرامبەر بە دیناریانی وڵاتێکی وەکو عێراق بۆ ناتوانێت کۆنتترۆلی ئەمە بکە کۆنتترۆلی ئەم نرخەکە لە دەسەڵاتی عێراق خۆیەتی کۆنتترۆلی ئەم نرخەیە لە دەروی عێراقی شایە طبعا من پارساڵ ئەماژەم بە جێگیرکردنی بەهای دۆلاری ئەمریکی کرد زیاتر نزیکی لە 2 ساڵی بەسەراتی ئەپەڕێ و بەدڵنیایی بە چونکە یەکێک لە هێڵە گشتیەکانی سوودانی ئەو بوو کە جێگیرکردنی بەهای دۆلار بوو لە ڕێگەی ئەوەی کە خواسی لەسەرکەم بکاتەوە یعنی ئێمە لە وڵاتێکە ئاژین دراوی سەرەکیمان دیناری عێراقیە سەرجەم ئەو دۆلارەکە هاوتەری بە لەگەڵ دینارەکە ینی ساچیتە بازاڕۆ ئەڵە بە $10 بە $20 ئەو منطقە ئەو لۆژیکێکی زۆر هەڵەیە چونکە ئەزانی ئوستاز کاتێکە ڕۆیتە هەر وڵاتێک تۆ بە درای وڵاتی نیشتیمانی خۆهای دراوی ئەو وڵاتانە سەیری کە تۆ لە وڵاتەکانی ئەوروپا بۆ بەشێکی زۆری ڕۆی دۆلار ڕەواجی نییە ئەو پشت بە یۆڕۆی خۆی بەستێ و عێراق من بڕوام وایە لە پلانێکدا کە کەمترین خواز سەر دۆلارە بێت چونکە سوودانی مەبەستی زیاتری لەسەر ئەوە کە
دیناری عێراقی و لە ڕێگەی بە بانکی کردنەوە بە ئەلیکترۆنی کردنەوە تەواوی ئیش و کارەکانی هاوڵاتیان هەم لە ڕووی داهاتەوە هەم لە ڕووی خەرجیە و لە ڕێگەی سیستەمی ئەلکترۆنیەوە بێت کە ئەویش بە دیناری عێراقیەکری هەر ئەمەش بێتەوە کارێک بۆەوەی کە خواستە سەر دۆلاری ئەمریکی کەم بێتەوە لە ئێستادا بەڕاستی بەباشی جێگیر بووە چونکە هەموو خەڵک پێشبینیەوەیە کرد کە جەنگی 12 ڕۆژەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە خواستی دۆلار بەرز بکاتەوە بەڵام دۆلار لە 144000 تێنەپەڕی و خاڵێک بۆ ناجێگیری یان ئەستقرارکردنی بەهای دۆلاری ئەمریکی بە تایبەتی وڵاتی وەکو سووریا و تورکیا و رووسیا و لبنان و ئەمانە ئەو تەحالفە شیعیە زۆر کاریگەری لەسەریە چونکە بەشێکی زۆری تەحریبکردن بە بردنە دەرەوەی دۆلاری ئەمریکی لە ڕێگەی ئەو منەظەماتە شیعیانی ئێستا بە شێوەیەکی زۆر باش گەشتۆتە ئەو ئاستەی کە هیچ بانکیەکی عێراقی ئامادە نییە موچەی حەشدی شعبی دابین بکە یعنی گەشتۆتە ئەو ئاستەی چونکە بانکەکان کە و بانکانێک کە موچەی ئەم لێرەنە دابینەکەن ڕاستەوە خۆ لە سیستەمی سویفتی بانکی جیهانیا کەونە بلۆکلیستەوە بۆی ئەویش نایە بلۆکلیست بێ ناچارە بن بۆ ڕێکی بخەنەوە زۆر باشە دکتۆر نەبەر سپاس کە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵ مان بن دەستە خۆش بێ.